زۆر سپاس بایکۆتی ئەمڕۆ درێژ پێکراوەی ئەو بەیاننامەیەکە لە ڕۆژی یەکشەممەیە سەردام هەفتەیە بڵاو کرایەوە کۆمەڵە داواکاریمان ڕیس کردووە لەوێ باسمان کردو کۆبوونەوە ئەم ڕۆژمان بۆ جەختکردن بووە جەختکردنەوە بۆ لەسەر جێبەجێکردنی ئەو داواکاریانە داواکاریەکان چەند خاڵەکەن یعنی شتی تاجیزینین قابلی تەطبیقکردنی یەکەمیان گێڕانەوەی ئەو شایستەدارایانی کە بۆ ماوەی چەندین ساڵە دەستی بەسەر گیرا و ناگەڕێنرێتەوە بە پاساوی بێبنەمە خاڵی دووەمیان پێدانی موچەکە مافێکی هەر فەرمانبەرێک و مامۆستایەکە هاوشێوەی گەشت فەرمانبەرەکانی تر لە کاتی خۆیان 30 ڕۆژجارێک لە 25 مانگ تا کۆتایی مانگ 30 ڕۆژجارێک و موچێ لە کاتی خۆیان بدرێت و خاڵی سێهەمیش بەڕاستیەکەی ئەوەی کە ئێمە بینین ئەم دەسەڵاتە ئەوەی کە ئیشی پێی بێ بەتایبەتی لە سلکی ئەمنی و ئەسکەری و دادوەریەکەیە لە بەرزکردنەوەکانی بۆ گێڕاونەتەوە بەڵام ئەوانەی کە لە سلکی مەدەنیان تا ئەم دەقێشی لەگەڵاوێ هیچ بڕیارێک نییە بۆ لە بەرزکردنەوە لەبەرەوە بە شێوەیەکی نایاساییەوە بۆ ماوەی چەندین ساڵە لە بەرزکردنەوە وەستێنراوە یەکێک لە داواکاریەکانمان گێڕانەوەی ئەو مافەیە کە بە شێوەیەکی ناحەقی ناقانونی دەستی بەسەر گیراوە و ناگەڕێنرێتەوە جەختکردنەوە بۆ لەسەر ئەو خاڵانە و خاڵی کۆتاییش گێڕانەوەی شکۆیە هەیبەتە بۆ زانکۆ و دوورخستنەوەی دەستی حیزبە لە پێگەکانی یا لە جونگەکانی دەسەڵاتە لە ناوزات